بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک داهاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڕێزان لە چەند ڕۆژی ڕابردوودا بەتایبەت و بە دروستی لە هەفتەی ڕابردوودا هەندێک لە میدیاکاران و هەندێک هاوڵاتیان لە سۆشیال میدیا سەبارەت بە نەخۆشخانەی بەخشین هەندێک شتیان وت. بە پێویستمانزانی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ڕاستەوخۆ ئێوە بدوێنین لەسەر ئەم بابەتانە ئایا تا چەند نەخۆشخانەی بەخشین سوودی بۆ هاوڵاتیان بووە. بۆیە بڕیارماندا کە تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەخشین ببورن بەرنامەی دوانگەی خەڵک تایبەت بکەین بەما لە ژێر ناونیشانی خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەی بەخشین تۆ وەکو هاوڵاتیەک چۆن هەڵی دەسەنگێنی ئەگەر هاتوو سەردانی ئەم نەخۆشخانەیەت کردبێت تاوەکو ئێستا ئادای کارمەندەکان توانستی زانستی دکتۆرە بەڕێزەکان هەروەها پێشوازیان لە نەخۆشەکان چۆن هەڵدەسەنگێنی ئایا پێشوازی ئەوان و ئەو چارەسەرانەی کە ئەوانە نەخۆشخانەکە دەیدەن بە هاوڵاتیان لە چ ئاستێکدا دەتوانن ئێوە لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لەسەر شاشەی پێیان دەنووسرێن پەیوەندی بکەن و سەرنج و تێبینیەکانی خۆتان بڵێن. بەڕێزان سەرەتا راپۆرتێک وا چەند زانیاریێکمان ئامادە کردووە لەسەر نەخۆشخانەی بەخشین دواتر پەیوەندیەکانی ئێوەی خۆشەویست وارتەگرین. نەخۆشخانەی خێرخوازی بەخشین کە سەر بە دەستگای خێرخوازی بەخشینە لە ساڵی 2013 دامەزراوە و لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مۆڵەتی فەرمی پێدراوە و خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. ئەم نەخۆشخانەیە دوو لقی تری لاریەکە لە هەڵەبجە و گەرمیان هەیە و بەردەوام خزمەتگوزاری تەندروستی پزیشکی پێشکەشی هاوڵاتیان دەکات بە نرخێکی زۆر گونجاو کە لەگەڵ بارودۆخی ئابووری هاوڵاتیان و هەژاراندا بگونجێت. ئەم نەخۆشخانەیە لە زۆرینەی بوارەکانی پزیشکیدا پسپۆری دابین کردووە و تا ئێستا نزیکەی 480,000 نەخۆش سەردانی ئەم نەخۆشخانەیان کردووە و چارەسەری گونجاویان وەرگرتووە. بەخشین چەند هۆڵێکی تایبەتی هەیە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری و بەردەوام نەشتەرگەری بۆ نەخۆشەکان تێدا ئەنجام دەدرێت و سیستەمی کارگەری نەخۆشخانەکە بە سیستەمێکی تایبەتی داتابەیس بەیەکەوە گرێدراوە و هەر نەخۆشێک کە دەچێتە نەخۆشخانەکە کۆدێکی تایبەتی پێدەدرێت و ئارشیف دەکرێت بۆ ئەوەی لە کاتی پێویستدا سوودی لێ ببیندرێت. ئەوەی جێگی سەرنجام نەخۆشخانەیە ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێت و بەش و لقی نوێی لێ دەکرێتەوە. تەوەری ئەمجاری بەرنامەی دوانگەی خەڵک تایبەتە بەو خزمەتگوزاریانەی نەخۆشخانەی بەخشین کە پێشکەشی دەکات و ڕاو سەرنجی ئێوەی بەڕێز وەردەگرێت. بەڵا بەڕێزان ئەوەی کە بینیتان چەند زانیاریەکی سەرەتایی بوو سەبارەت بە نەخۆشخانەی بەخشین و ئەو خزمەتانەی کە لەم نەخۆشخانەیەدا کراون وەک لە راپۆرتەکەدا بینیتان تاوەکو ئێستا هاوڵاتیان لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا کە سەردانی ئەم نەخۆشخانەیان کردووە بە پێی زانیاریەکانی بەرپرسانی ئەم نەخۆشخانەیە 480,000 هاوڵاتی لە لەقەکانی بەخشین و بۆ ئۆفیسی سەرەکی نەخۆشخانەی بەخشین سەردانیان کردووە چارەسەری پزیشکیان وەرگرتووە وەکو لە زۆرێک لە دیمانە و هەروەها زۆرێک لە ئەم مقابلانەدا دەبینرێت ئەم هاوڵاتیانەی کە سەردانی ئەم نەخۆشخانەیان کردووە بەڕاستی چارەسەرێکی باشیان وەرگرتووە و هاوڵاتیان زۆر تاڕادەیەکی زۆر ڕازین لە ئەدای کارمەندەکانیان. من دەمەوێت سەرنجی ئێوەی ئازیز و خۆشەویست لەسەر ئەمە وەربگرم گەر تۆ وەکو هاوڵاتیەک سەردانی ئەم نەخۆشخانەیەت کردووە تاوەکو ئێستا ئاستی خزمەتگوزاریەکانی ئەم نەخۆشخانەیە چۆن هەڵدەسەنگێنی؟ ئایا تەنانەت نەک ئەوەی کە هەیە بەڵکو پێشنیارتان چییە بۆی کە باشتر بکرێت و خزمەتی باشتر پێشکەش بە هاوڵاتیان بکرێت وە ڕەخنەتان لەکوێی ئەم نەخۆشخانەیە هەیە؟ دیارە هیچ کارێک بێڕەخنە نابێت. ئەم نەخۆشخانەیەش وەکو دەستگای بەخشین پاڵپشتی دەکات و یەکێکە لە پرۆژەکانی پرۆژەی بەخشین ئەگەر بێت توێەوە پێشنیارە جوانەکانتان و سەرنج و تێبینەکانتانیان بخەنە پاڵ بۆ ئەوەی کە لە داهاتوودا چۆن بێ بۆی باشتر ئەدای خوام بکەن و خزمەتی هاوڵاتیان بکەن دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لەسەر شاشەی پێیانەوە دەنووسرێت سەرنج و تێبینەکانی خۆتان بخەنە گەڕ و هەر ڕەخنە و تێبینیەکیشتان لەسەر نەخۆشخانەکە هەیە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە و بەڵکو بەرپرسانی ئەم نەخۆشخانەیە ئاگادار بن و
چارەسەری کێشە و گرفتەکانی ئێوەی خۆشەویست بکرێت. ئازیزانم دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک خستوتانەتە ڕوو کە باستان لە خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەی بەخشین کردووە لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە هەندێکتان هەڵتان سەنگاندوە دلێر سیوەیلی دەڵێت دەستیان خۆش بێت ماندوونە ناسانە کار دەکەن. هونەر خورشید دەڵێت هیوادارم چەند نمونەیەکی دیکەی وەکو بەخشین دروست بکرێت بۆ ئەوەی کە ئازاری بێنەوایان کەم بکرێتەوە. یاسین عزیز دەڵێت بەخشین نمونەیەکی جوانە جێگەی دڵخۆشی هاوڵاتیانە. فارس سەرکانی دەڵێت بە سوودە بۆ فەقیر خوا سەرکەوتویان بکات. بەڵێ ترێ عەبدوڵڵا دەڵێت هیوادارم حزبەکانی دیکەش چاوراون بکەن و دوو نەخۆشخانەی ئاوا دروست بکەن وەکو دروستیان کردووە. دایکی محەممەد لە سلێمانیەوە یەکەم پەیوەندیە مەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵکە. دایکی محەممەد سڵاوی خوای گەورەتان لێبێت و ئێوارەتان باش. سەرنجی بەڕێستان چییە فەرموون؟ زۆر سپاس. لەسەر نەخۆشخانەی بەخشین بەڕێستان چیتان هەیە؟ وەڵی منێمە بۆ خۆمان وەک نەخۆش وشەکەتە نەخۆش دەبین یان پێویستیەکمانە بێت سەردارنە نەخۆشخانەی بەخشین دەکەین. بۆچی؟ وەڵی لە ڕووی نرخەوە لە ڕووی بلیت بڕینەوە هەرزانە. ئەی چارەسەرەکان ئەم هەبوو عیلاجانەی کە لەوێ وەریان دەگرن تا چەند کە وەکو وڵاتیەک لە ماوەکانی ڕابردوو سەردانیوەت کردووە سوودتان لێبینیوە؟ وەڵای لە ڕووی عیلاجەوە من تێبینیەکم هەیە لەسەر سەیدەلەکانی نرخەکانی تۆزێ گرانترن، بەڵام لە ڕووی دکتۆر و کوالەتی فەحسەکانیەوە بەڕاستی دەرەجەیەکە. زۆر باشە. سپاس بۆ دایکی دەستی فەقیریشی زۆر گرتووە، یعنی هاوکارێکی تەواوی کەسانێکە کە کەم دەرامەتن. من دەستخۆشیتان یەکەم هیوام وایە پرۆژەکانتان بەردەوامی هەبێ زیاتر بێ لە هەموو ناسەیەک خەستخانەیەکی وا بکرێتەوە. بەڵێ سپاس بۆ دایکی محەممەد لە سلێمانیەوە. سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانتان. بەڕێزان حەز دەکەم تەنها باس لە جانیبە باشەکانی ئەم نەخۆشخانەیە نەکەن بۆ پێی کە ئەمە شتێکی حاشا هەڵنەگرێت کە ئەمە پرۆژێکی یەکجار زۆر جوانە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و کەلار وە لە بەشێک لە بەشەکانی دیکەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیشدا هەیە. حەز دەکەم کە دەستان بخەنە سەر کەم و کوڕیەکانیش بۆی کە لە داهاتوودا باشتر خزمەتی ئێوەی ئاز و خۆشەویست بکەن لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە. کاک لوقمان لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. کاک لوقمان سڵاوتان لێبێت و ڕێز و خۆشەویستیمان بۆ جەنابتان فەرموون. سڵاوی خوای لەیەوە بێ دەستخۆشیتان یەکەم لە خۆتان و لە کەناڵەکەتان. زۆر سپاس. زۆر دەستخۆشیش لە دکتۆرەکان دکتۆرە بەڕێزەکان نەخۆشخانەی بەخشینەکەین. یعنی هەتا ئێستا من دوو جار ماڵم ناردووە زۆر بە فەرقی جوانەوە زۆر بەهێنیان کردووە. بەڕاستی نمونەتان یارەبی خوا نمونەتان هەر زۆر بکە یارەبی نمونەتان حەق داوەنەی تر زیاتر کە سازارەوە نەزار کە لە هەموو شارەکانە بۆی کە خزمەتی ئەم حاڵەتێ قوربەتر و فەقیر و دەرامەت جەو دەرەماتانە بکەن. هەتا ئێستا دوو جار ناردووە خوا هەموو مانگ دێ زۆر شیکاری جوانە بۆ مناڵمان کردووە زۆر دەستخۆشی تاکەمە لە ئێوە دکتۆرە بەڕێزەکان وەک هاوڵاتیە کە سەردانی ئەم نەخۆشخانەیەت کردووە چ شتێکت بینیوە کە تێبینیت لەسەری هەبێ کەم کوڕیەک بۆی کە لە داهاتوودا باش بکرێت؟ ڕاستەوخۆی ئێوە هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە کە بەڵکو بەرپرسانی ئەم نەخۆشخانەیە ئاگادار بن تێبینیەکانی خۆتان بڵێن بۆی کە لە داهاتوودا خزمەتی باشتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن. وەڵی هیچ کەم کوڕێکمان نەبینەوە. ئێستا ئێمە ئەگەر بڵێن ئەم کەم و کوڕێکی دێ من لەلایەن خۆمە هیچ کەم و کوڕێکی نەبینەوە لەو نەخۆشخانەیە. بەڕاستی خزمەتی هاوڵاتیانە زۆر کردووە. ئەوەشی کە هاتووە بۆ ئەوانە زۆر دەستخۆشیتان یەکە زۆر مەمنونتانە. یعنی بەڕاستی جێگای فەقیرە دەستخۆشی لەو کەساناکەم کە یارمەتی ئێوەدات. دەستخۆشتان یەکەم. سپاس بۆ کاک لوقمان لە چەمچەماڵەوە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک حسێن لە ناحیی گەرمکەوە لەگەڵمانە. کاک حسێن سڵاوی خوای گەورەتان لێبێت. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. سڵاوی خوا لە جەنابەت. زۆر سپاس. وەڵام من دەستخۆشیتان لە یەکەم هیوای سەرکەوتن بۆ کەناڵەکەتان و بۆ خزمەتخانەی بەخشین دەخوازم. کاک حسێن لەسەر
نەخۆشخانەی بەخشین بە تایبەت بەڕێستان سەردانی نەخۆشخانەتان کردووە؟ بڵێ من بەش بە حاڵی خۆم سێجار سەردانم کردووە بەڕاستی لە ڕووی پزیشکۆ باشە لە ڕووی دەدیگوتی ڕێز لە خەڵ زۆر دەگرن وە شتەکانیشی سعرەکانیشی مناسبە ئێستا من خۆم بەش بە حاڵی خۆم چەند جارێک لە سەیدەجەکەی شتم کڕیوە لە بازار زۆر گرانتر بووە لێ زۆر باشتر بووە سێجەکانیشی باشیشن هیوای سەرکەوتیان بۆ خوازم جا من من هیوادارم لە قەزای پێنجوێنیش ئەگەر لەقێ بکەنەوە هەر زۆر باشە بێت. بەڵێ سپاس بۆ ئەم پێشنیارەی بەڕێستان بەو هیوام کە بەرپرسانی ئەم پرۆژە جوانەی کە لە هەرێمی کوردستانەدا دەکرێت گوێبیست بنوە خەم خۆن لە قەزا و ناحیەکانی دیکەی کە تاوەکو ئێستا ئەم پرۆژەیان لێ نەکراوەتەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ پەیوەندیەوە. کاک ئارام لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک ئارام سڵاوتان لێبێت بەڕێستان چیتان هەیە فەرموون. سڵاوی خوا لە جەنابێ بێ بەڕێزم. سڵاوی خوا لە بەڕێزیشتان. دەستخۆشیتان دیەکەم. زۆر سپاس بۆ ئێوە. لەسەر بەخشین چیتان هەیە لەسەر پرۆژەی نەخۆشخانەی بەخشین لە شاری سلێمانی وە لە شارەکانی دیکەش ئێوە سەردانتان کردبێت چیتان هەیە؟ چی شتێک دەبینن لەوێدا کە باشەوە چی دەبینن کە کەم و کوڕی تێدا بۆی کە لە داهاتوودا باشتر بکرێت؟ وەڵا خوای گەورە سەرکەوتوتانگا هیچ کەم و کوڕێک نییە. من کچێکم نەخۆش بوو بردم بۆ خەستخانەی بخشین چەند دکتۆرێکم گرتووە با ناو نەڵێن چەند دکتۆرێکم بردووە دکتۆری چاکیش بەحساب بەڵێ چارەسەر بۆ کچەکەم کەن پارێکی زۆریان پێ سەرف کردوم هیچ چاک نەبوو. بردم بۆ خەستخانەی بەخشین یەک مەڵحەمیان نامێ ئەو مەڵحەمەی کە لە بازار لە خەستخانەی دەرەوە یابیانێ بە 110,000 یابیانێ لەو خەستخانەی جەنابتانەوەی بەخشین کە بردوومە بە 45,000 بردوومە یەکەم شەو ناخوا ئاگادارە دووەم شەو چاک بووەتەوە. سپاس بەخوا. زۆر باشە. چی دەبینن کە وەکو کەم و کورتی بێ بەرامبەر بە ئەو هاوڵاتیانە بەڕێز ئەو هاوڵاتی بەڕێزانی کە سەردانی بەخشین دەکەن بەوەی کە لە داهاتوودا باشتر بکرێت و کارمەندانی ئەم نەخۆشخانەیە باشتر خزمەتی هاوڵاتیانی وەڵی سپاس بۆخوا هیچ کەم و کوڕێکان نیە. یاڕەوی خوای گەورە سەرکەوتوتانگا و لە دەستان بەزیاوە بەڕاستی ئیشێکی باشتان گرشیان دەستان دیارە. نەوەڵا هیچ کەم و کوڕێک نیە هیچ گلەیەکم لێ نییە وەکو خۆم کە سەردانم کرد بێت. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک ئارام لە سلێمانیەوە. کاک هێمن لە کوێوە لەگەڵمانە هاوکارانم کاک هێمن لە ناحی بنگردەوە لەگەڵمانە. کاک هێمن سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێستان چیتان هەیە فەرموون. سلام علیکم باشمە براکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک هێمن. براکەم من بخۆم هەر نەخۆشخانەی بەڵام دایکی سەردانێکی ئەو نەخۆشخانەی کردووی بەخشین بۆ تاس و شتی بەڵام نرخەکانی زۆر باشە یعنی بۆ نرخەکانی وەکو بازار بڵێ بەرز نییە زۆر چاکە یعنی سێ فاسدکردن لەو نەخۆشخانەیە فاسدەکانی 300,000 بوون بەڵام ئەگەر چوو باینە بازاری نرخەکانی تاوڵەی بەرز بوون یعنی چاو نرخەکانی زۆر باشە دەستخۆشان یەکەم نمونەیەزات بیارەبی. زۆر باشە. چی دەبینن بەو پێی کە سەردانتان کردوون کە هەستکەن کەم و کوڕیە بۆەوەی کە لە داهاتوودا باشتر خزمەتی ئەوەی هاوڵاتیان بکرێ لەوێدا تێبینی ڕخنا پێشنیار یاخۆ نمونەیە چاکوتی لێ ئەوە بۆ خزمەتزانیان هەنی تاپەڕێی زۆر چاکە داواکەین کە هەنی نەخۆشخانەی زیاتر بکردەوە کە ئەمە شێوەی ئەم نەخۆشخانەیە بێت بۆ ئەوەی سود لە خەڵکی سود بم نەخۆشخانەیە وەگرێن فەقیری ئەم نەڕۆژگارەدا دەستی کوردە ناتوانێت حاجۆشتیوە بڵێ پارەی نرخەکانە زۆر گرانە ناتوانێت ئەم نەخۆشخانە بۆیە داواکەین کە زیاتر ئەم نەخۆشانە بکرێنەوە کە دەستی خەڵک بەلایخوا داڕەکێشن. بەڵێ سپاس بۆ پێشنیارەکەی بەڕێستان کاکێ من لە ناحەی بنگردی خۆشەویستەوە سپاس بۆ ئێوەی خۆشەویست. دایکی محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانە. دایکی محەممەد سڵاوی خوای گەورەتان لێبێت لەسەر نەخۆشخانەی بەخشین چیتان هەیە فەرموون. بەڕێست و زۆر سپاس. دایکی محەممەد فەرموون. سڵاوی خوای گەورە لێبێ کاکەزان زۆر سپاس بۆ بەڕێستان لێکەم بۆ بەرنامەکە. وەڵایی بەڕاستی بەخشین خزمەتێکی زۆر زۆر جوانی بەخشکردووە یعنی هەموو کەسێکە ئەوەی دۆست و دوژمن بێت کە ئەچێتە بەخشین بەڕاستیەکەوە ئەڵێ بەڕاستی خەستخانەیەکی جوانە بەڕاستی خزمەتی خەڵکەکەن
سعرەکانی هەمووی گونجاوە بەحسەکانم خۆم چەند جار لە دەرەوە بەحسم انی کە لە دەرەوە کردومە داری وایە بای $100 $150 دەچوە لەوێ بە سعرێکی زۆر لەوانە ڕبعی ئەوە بڵێم کەمتر دەچوو بێ بە نسبەت دکتۆرەکانی و هەمویان زۆر باشن ینی ئەو خزمەتانی کە لە بەخشینەکرێ خۆزگا حکوومەتی هەرێمیش بیری لەستی ئاوا بکردایەتەوە ئاو خزمەت گوزاری جوانی پێشکەش بە خەڵک کردایە بەڕاستی جێگای دەستخۆشی و خی گەورە پادەستەندات و خی گەورە بەرەکەت خاتە ئیش و کارتانەوە مامەڵەی ئەو کارمەندانەی کە لەوێ کار دەکەن تا چەند مامەڵەیەکی پیشەیانەوە تا چەند ڕێز لە نەخۆش و سەردانیکەران دەگرن کە سەردانیان دەکەن تێبینیتان زۆر باشن کارکارزان بەڕاستی مامەڵەیان زۆر جوانە ینی ئەو گەنجانە پرۆکتی لێ هەمویان گەنجن بەڕاستی بەنسبە کارمەندەکانەوە زۆر بەڕێزن زۆر بەدەم خەڵکەوەیان هەموو خزمەت گوزاریی تایە ینی هەتا تۆچی تەژورەوە شوێنی شیردانی مناڵی تایە کە دای کەکسیرە بە مناڵەکەی شوێنی تایە من لە هیچ شوێنێکی کە ئەوەم نەبینیوە لە خەسخانی بەختینە بەوەڕاستی دەستخۆشیان لێکەم و سپاس بۆ دایکی محەممەد لە سلێمانی و سپاس بۆ سەربینە جوانەکانی بەڕێستان کاک سەباح لە هەولێرەوە لەگەڵمانە کاک سەباح سڵاوتان لەبێ بەڕێستان چیتان هەیە فەرموون. السلام عليكم كاك كالزان. عليك السلام بۆ بەڕێستان کاک سەباح بەڕێستان چیتان هەیە تاوەکو ئێستا سەردانی نەخۆشخانەی بەخشینتان کردووە و کە سەردانتان کردو یاخود کەسێک دۆستێکتان سەردانی کردووە چی بینیوە لەوێ کەم و کوڕیەکانی ئەوێ چی بوون یاخود لانە باشەکانی ئەوێ چی بوون؟ والله كاك كالزان بس بەڵێ بەردەوام فەرموو کاک سەباح. دەستخۆشتان لێ دەکەم والله من لە هەولێرم هەتا ئێستا سەردانی وێم نەکردووە ڕاستی بەس زۆر حەز دەکەم لە هەولێریش بەرنامەی ئەوها بکرێتەوە ئەو عەفوەن ئەو کاری خێرخوازی بکرێتەوە بەرنامەی بەخشید. بەڵێ هیوادارم ئینشاءالله بکرێتەوە زۆر سوودی دەبێت ئینشاءالله بۆ هەولێریەکان. زۆر شاکە هیوادارم کە بەرپرسانی بەخشین بیر لەوە بکەنەوە کە لە داهاتوودا ئەم پرۆژەیە فراوانتر بکەن تەنها لە شاری سلێمانی و هەندێک لە شاری هەڵەبجە و کەلاریش ئێستاوە بزانم کە هەیە تەنها لەم چەند شوێنە نەبێت بەڵکو لە هەولێر وە لە دهۆک وە لە سەرجەم قەزا و ناحەکانی دیکەی هەرێمی کوردستان بکرێتەوە بۆی کە هاوڵاتیانی هەژار و نەدار و کەم دەرامەت سوودێکی باشتر لەم پرۆژەیە وەربگرن. پێشنیاری دیکەتان هەیە کاک سەباح سەبارەت بە بەخشین؟ والله كاك كارزان بس ئەو پێشنیارەم هەبوو دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی زۆر ئەوە چی چاکە. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ کاک سەباح. ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هاوڵاتیانی پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێری خۆشەویست. کاک کاروان لە شارە زۆرەوە لەگەڵمانە. کاک کاروان فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله کاک کاروان. دەستخۆشی بەرنامە جوانەکەتان لێ یەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. وەڵای من خۆم سەردانی و نەخۆشخانەی بەخشینەم نەکردووە بەڵام ئامۆزایەکم سەردانی کردە ئەوتی بەڕاستی خەسخانەیەکی نوێیە خەسخانەیەکی جوانە خەسخانەیەکە پڕ خزمەت گوزاریە و خەسخانەیەکە هاوکاری نەخۆش هاوکاری کەسی نەدار و فەقیرەکە بەڕاستی دەستخۆشی لەو کەسانەکەم کە لەوێ دەوامەکەن ئەو دکتۆرە بەڕێزانە ئەو کارمەندە بەڕێزانە یعنی بەڕاستی ئەو وای بۆ گێڕامەوە حەزمەکرد خۆشم کە نەخۆش نیم سەردانی بکەم. ئینشاڵڵا قەت پێویستت پێ نابێت کاک کاروان ئینشاڵڵا قەتیش نەخۆش نابن. ئینشاڵڵا خۆ ئەمەشتر دنیایە و نەخۆشی شەکەوی باشی شەبی هیوای سەرکەوتنیان بۆ خوازم دەستیان خۆش بێ خۆزگا کۆمەڵی ئیسلامی بیشی توانایە کۆمەڵێک بەنزیخانەیەشی بکراتەوە بۆ ئەو خەڵکە کە بەڕاستی ئەمڕۆ هەموو شتێک بۆ بە حیزبی یعنی ڕێزم هەیە بۆ جەنابتان و بۆ کۆمەڵی ئیسلامی بەڵام ئەمڕۆ لێ هاتووە هەر کەسێک بۆ خۆی شتێکدانە ئەوەی کە گرینگە کاک کاروان خۆزگا کۆمەڵی ئیسلامی 4 بەنزیخانێکی لەو 4 شارە گەورەی هەرێمی کوردستان بکردایەتەوە بەنزینی هەرزان کردایە بۆ ئەوەی تجارەکان و بۆ ئەوەی حیزبەکانی تریش وەکو منافەسەیە بەنزینیاندا بەزانێ من دەستخۆشی بەرنامەکە. زۆر سپاس. ئەوەی کە گرینگە لە ململانەی حەزبیدا بەڕاستی لە کەرتی پیشەسازیشدا زۆر جار بواری تەکنۆلۆژیدا ئەوەیە کە کۆمەڵی کۆمپانیا کە ململانەیەک دەکەن ململانەکان شەریفانەیە ئێتر لە ململانەیەدا لانی بەرامبەر هەندێک لە نرخەکانی دادەشکێنێ بەڵام بەداخەوە ململانەی دەتوانم بڵم ناشەریفانەی هەندێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان وای کردووەکە
نرخ زیاتر لەسەر هاوڵاتی لەسەر کەلوپەل باز زۆر بخەنە سەر شتەکان هاوڵاتی تەواو بێزار بووە لەم ناحیە نامەوێت بچینەوە سەرم بابەتە کاک ئالان لە شارە زوورەوە لەگەڵمانە کاک ئالان فەرموون. سڵاوی خۆی گەورەتان لێبێت کاک. سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان کاک ئالان بەڕێستان چیتان هەیە فەرموون. دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس. تەوەری ئەم ڕۆتان شتێکی زۆر جوانە من یەکجار چوومەتە نەخۆشخانەی بەخشین بەڕاستی نەخۆشخانەیەکی مۆدێرن بەڕاستی دکتۆرە خۆشەویستەکان ئەو کاربەدە خۆشەویستانە کە لەوێ خزمەتەکەن بەڕاستی زۆر لە بوارێکی پێشکەوتنایە من حکوومەتی هەرێم و لە ساڵدارانی ئەم وڵاتە ئەەکەم بە قوربانی ئەو دکتۆرە خۆشەویستە ئەو کاربەدە خۆشەویستانەی نەخۆشخانەی بەخشین بەڕاستی من کە لەوێ بووم کە کاتی بەنگدان و نوێژەکانیش هەم وام دەزانی مزگەوتە هەمە دەمزانی نەخۆشخانەیە هەم وام دەزانی کە ئوتێلەکە شوێنی حەوانەیە هەم وام دەزانی مەتعامێکە بۆ شوێنی نانخواردن و حەوانەوە هەموو شتەکانی کە بەدیە کرد بەڵام من یەک تێبینیم هەیە بۆ جەنابتان داواکارم ئەم تێبینیم بگاتە جەنابتان ئێوەشەوە بۆ نەخۆشخانەی بەخشین کاتێک کاتێوە بچی عیادیە بکەی یان دکتۆر ببینی ئەبێت تۆ بەیانی بچیت ناوە بنووسیت یا کەسێک بنێری لەم کاتی قەیانشتا بۆی ناوەکە بنووسێ بۆی ئێوارە دکتۆر ببینی ئەمە بۆ مەنتیقەی شارە زووری ئێمە و سەیسایق و هەڵەبجەی شێد و هەڵەبجەی تازە دەربەندیخان شتێکی زۆر سەخت و ناخۆشە بۆ هاوڵاتیانی فەقیر تەبەن ئەو نەخۆشخانەی خەڵکانی فەقیر و کەم دەرامەت ئەچنەوە نەخۆشخانە بۆ خەڵکانێکی فەقیر بۆ بەرپرس و مناڵانی بەرپرسی ئەم وڵاتە دروست نەکراوە بۆ خەڵکانی فەقیر دروستکراوە داواکەرم لە جەنابتان ئەم پەیاممان بگەن سەر و خۆتان و بۆ بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی بەخشین کە ئەو تێبینیەمان لێ قبول بکەن کە ناونووسین بتوانن کاتێک بە تەلەفۆن و عیادەکان شتێکمان بۆ بکەن بۆ ئێمە نتوانین لە بەیانی و مناڵێکە بە یا دایکێکی بەتەمەن و بە ساڵاتچووە بێ ئەبێ دانچێت تا ناوەکە بنووسی سەعات نوێ بەیانی دانچێت تا سەعات سێ چوار تا دکتۆرە خۆشەویستانە دێن لەگەڵ ئەوەشدا من دەستخۆشی لەو برادەرەی پێشومەکەم لە قەزای شارە زوور کە باسی ئەوەی کرد خۆزگە دەستگای بەخشین یا کۆمەڵی ئیسلامی چوار بەنزیرخانەی بە شێوازی ئەهلی وەکو نەخۆشخانەی بەخشین لە وڵاتە بکردێتەوە بۆ ئێمە تەواوی تر دەیمە دەستمان لە حکوومەت و لەم دەسەڵاتدارانەی هەرێم شۆدۆتەوە هیوادارم ئەم خزمەتەی ئێوە فراوانتر و بەردەوام بێتاوە. بەڵێ سپاس بۆ کاگالان لە شارە زوورەوە سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان تەمەنا دەکەم کە بەرپرسانی بەخشین و یاخود هەر دڵسۆزێک کە گوێی لێ بووە ئەم پەیامانە کە لە ڕێگەیەم بەرنمەیەوە دەوترێن بگەێنرێن بە بەرپرسانی بەخشین بۆی کە سوود لە تێبینی و پێشنیارەکانی ئێوە وەربگرن بەڵام وابزانم وێبسایتێکیان هەیە کە ڕۆژانە کەسانێک هەن کە وەڵامی هاوڵاتیان دەدەنەوە سەبارەت بە کاتی دانیشتنی دکتۆرەکان و هەر پرسیارێک هاوڵاتیان هەن بێت تەنانەت سەرە نووسینیش بە شێوازێکی ئەلکترۆنی ئەوەی کە من زانیاریم هەبێ ڕەنگە هەیەن بێ ئەگەر من هەڵا نەبم. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک حەمەڕەشید لە ژاراوەی خۆشەویستەوە دەمێکە لە سەرخەتە. کاک حەمەڕەشید سڵاوتان لێبێت سپاس دەست خۆش بێتەوەری جوانە و دەستخۆشیتان لێ دەکەم هەر کەسێ خزمەتی ئەو گەلە هەژارەی کا من پیرۆزبایی و دەستخۆشی لێ دەکەم بەڵام جارێکی دیش لەو کەناڵە پیرۆزەوە گوتمە ئەوەیە سیستەمی سەرمایەداری ئەمە نیشانەی بانکی دراوی نێودەوڵەتی کە ئاوا لەو خاکە پیرۆزەی لە وڵاتە پیرۆزەی لە وڵاتە بە پیت و بەرەکەتەی ئاوا دەبێت چەند پاڵ ڕاکا خەڵکی فەقیر یەکێک کە چاکەیەکی کێ خۆشپاک هەموو لایەکتان دەکەین لە چاکە خوازان تێگەیشتی بەڵام ئەوەش بێپلانی دەوڵەت بێپلانی دەسەڵات دەنا پێویست بوو خەسەخانە حکومیەکان ئاوا خزمەتی میلەتی بکەن. من دەستخۆشیتان ئەو جارێک لێ دەکەم هەتا لەو کۆمەڵە خێرخوازیە کە یارمەتی موسڵمانان دەکا ئەویشم لە شانی گرانە لەبەرەوەی پێویستە دەسەڵات یارمەتی خەڵکی بدا ئەم سەروەتە نازانن بە کوێدا بێر و بێوێدا دەبن دەبوایە ئەمە ئاوا ژیانمان بێ ئەو خەڵکە ئاوا بژیە بەداخەوە چ نەفەر بی تا دوا بدەمەوە مەدەیە. زۆر باشە کاک حەمەڕەشید ئەمە سیستەمی سەرمایەداری وای کردووە کە وڵاتیان بەسەر دوو بەرەدا دابەش بن چینی دەوڵەمەند کە هەر لە دێر زەمانەوە هەروە هاتووە چینی هەژاریش هەمیشە کەوتۆتە ژێر بەداخەوە دەست و پێی ئەوان بەڵام لەم بەینەدا پرۆژەیەکی وەها جوان چۆن هەڵدەسەنگێنن پێشنیارتان چییە بۆی کە ئەم پرۆژانە زیاتر بێنە ناو کۆمەلگا و ئەم هێزانەی کە ئایدۆلۆژیایەکی ئیسلامیان هەیە و تا ڕادەیەک بابەتی قیامەت و خوا و ئەم بابەتە بەلایەنەوە گرنگە پەرە بە ئەم جۆرە پرۆژانە بدەن بۆی هاوڵاتیانی هەژار سوودی زیاتر ببینن. زۆر بەکوتی ئومێدەوارم
زیاتر پەرە بە ویشە چاکانە بدرێ ومێدەوارم جا ئیسلامیە علمانیەکانیش پند وەربگرن ئەمانەی لافی علمانی و یەکسانی لێ دەدەن ئەوانیش پند نەک دووپاقی بنوێنن من لە کەناڵە پیرۆزەکەی ئێوە دێڵم ڕام بێتەوە من نەناسی من ڕێزم بۆتان هەیە تێگەیشتی ئەوەی چاکەی بکە ڕێزی لەسەر سەرما بە هەر پلانێک بە هەر چۆنێک بێت تێگەیشتی دەستان خۆش بێ دەستخۆشی و لێ دەکەم دەگێڕمەوە بۆ دووپاقی دەلێزەکان کە ئاوان و میلەتەی دەکەن تێگەیشتی لە دوورەوە ئەوەی کە دەکرێ ئاگاتان لێ کە دەسەڵاتداریان نیمە چی بکەن دلێزەکان دەستخۆشیان لێ دەکەن لە زیاتی ڕێگەیان بۆ دانێن کە خزمەتی خاک و وڵاتی بکرێ بەڵام ئاوای دەبینین و ئیتر دەستخۆشی لێ دەکەن باڕێگە دوای خۆم نەگرم. سپاس بۆ کاک حەمەڕەشید، سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێزتان لە ژارەوەوە. کاک ماجید دەمێکە لەسەر هێڵی تەلەفۆنە لە هەڵەبجەی خۆشەویستەوە. کاک ماجید سڵاوتان لێبێ، بەڕێزتان چیتان هەیە؟ باشی بەڕێز دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس بۆ بەڕێزتان. دەستخۆشی بەرنامەتان لێ یەکەم. دەستخۆشیتان لێ یەکەم. من لە هەڵەبجەی شەهید تەلەفۆنەکەم. کاک ماجید زۆر باشە. بەڕێزتان سەردانی نەخۆشخانەکانی بەخشینتان کردووە؟ بەڵێ. چیت بینیوە لەوێ؟ بەڵێ سەردانی نەخۆشخانەکانی بەخشینمان کردووە. زۆر باشن، زۆر دەستخۆشیتان لێ یەکەین. دەستخۆشی لە هەموو دکتۆرەکانەکەم. دەستخۆشی لە دکتۆرەکان هەتاوەکو کارگوزارێکم هەتاکو هەتا ئەو سایەختەسیارەی کە لە دەرەوەت دەستخۆشیتان لێ یەکەم. دەستان خۆش بێ یاخوا هەر بەردەوام بن یاخوا هەر سەرکەوتوو بن یاخوا دەستان خۆش بێ دەستان خۆش بێ بە ساقەی یەک بە یەکتان بن. خوانەکە کاک ماجید هیچ کیشێک بێکەم و کوڕی نابێت. دیارە ئەم پرۆژەیە کە پرۆژەیەکی خێرخوازیە حتمما کۆمەڵێک کەم و کوڕی هەر تێدا هەیە کە هەوڵ دەدرێت چاک بکرێ. بەڕێستان وەک هاوڵاتیە کە سەردانی ئەم نەخۆشخانەیەتان کردووە چی تێبینی کردووە کە کەم و کوڕیەک بێ بۆەوەی بەڵکو لە داهاتوودا بەرپرسانی نەخۆشخانەی بەخشین یاخود بنکەکانی بەخشین هەوڵی چارەسەرکردنیان بدەن؟ بەڵێ وەڵی دەستان خۆش بێ. من زۆر سەردانی ئەکەین بە خۆم بە خزم بە کەس و کار دەستان خۆش بێ. هیچ کەم و کوڕیەکی نییە، هیچ کەم و کوڕیەکی نییە. دیارە ئەو کەسانی کە ئاڵن باشی خەڵک دیارە لە خوای گەورە ڕازینە لە بعد شتێکدا لەوە ڕازینە. ئێستا ئێمە بەتۆ بە تەماری هەموو کەس بڵێ باشە دەستخۆشیتان لێ یەکەین و هیوای سەرکەوتندا بۆ. بەڵێ سپاس بۆ کاک ماجید لە هەڵەبجەی خۆشەویستەوە. سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی. دەستان خۆش بێ زۆر سپاس. باوکی ئەنەس لە دووسخورماتووە لەگەڵمانە. باوکی ئەنەس سڵاوتان لەبێت و فەرموون. عەلەیکوم سەلام عەلەیکوم. وعليك السلام ورحمة الله. باوکی ئەنەس بەڕێستان چیتان هەیە لەسەر بەخشین و نەخۆشخانەکانی بەخشین کە سەردانیتان کردبێت چیتان تێبینی کردووە فەرموون؟ مەلەکای کردەوە وڵات دیارم بۆ پێچوانەی ئەو برایە کە پێش من پەیوەندیاگرم قساکەم. دیارە نەخۆشخانەی بەخشین زەرری گەورەی لە سەرمایەدارەکان داوە لە بەرپرسەکان داوە بۆیە خەڵکانێک ڕاستێرن ڕۆژنامە و سەراب قسە بەخشین بکات بەخشین بەردەمدارکەر ناوبەرێ لەبەر ئەوەی ئیشێکی خراپتان کردەوەی کۆمەڵی ساوی لەزای بەخشین نەدەبوو شتوا بکەن لەبەر ئەوەی دەسەڵاتداری ئەم حکوومەت ئەم ملەتەیە ئەم جەشتانی ناوێت بۆ خەڵکانی کۆلیس وەکو ڕۆژنامە نووس ڕاستێنن بە جێگانە قسە بە بەخشین بکات قسە بە کناری پەیام بکات بۆیە بە حەقە لەم ئیشەی و قەناری واز لێ بێرن لەبەرەوەی بەرپرسەکان سەرمایەدارەکان ئەوانی گەندەڵن خوێنی ملەتیان بژیوە ئەم شتێ باش نییە. بەڵێ باس لەوە دەکرێت کە سەرمادارەکان زیانیان لە هاوڵاتیان داوەوە سیستەمی سەرماداری زۆر جار وای کردووە کە هاوڵاتیانی هەژار زۆر جار لە پێوەرەکاندا نەخوێندرێنەوەی کە گرنگ بێ لای ئەوان زیادکردنی کۆد و باڵانسەکانی حساباتەکانیان بێت لە ئەکاونت بانکەکانیاندا. کارێکی لەم شێوەی بەخشین کە خزمەتی هەژاران دەکات چۆن هەڵدەسەنگێنن؟ بەتاکید کار زەنگیان ئەوانم درستانیان پێ باش نییە. مەسەڵەن بۆ نمونە بۆ مەجال نادەن هاوشەوەی بەخشین هەولێر بکرێتەوە بۆ مەجال نادەن لەبەرەوەی ئەو دەسەڵاتە مەجال نادەشتیوا ڕوودا لەبەرەوەی هەموو عیادەکان هەموو ئەو نەخۆشخانەی کەوا ئالیکشی ئەهلی و ئاهل بەرپرسەکانە زەری گەورەی زۆر گەوریاندا سەدایەکی داهاتۆ لە کوردستانە بۆ کوالیەتی بۆ خزمەتکردنی بۆ دکتۆرەکانی هاوکاری فەقیر نمونەی دکتۆر عەبدولواحید خۆزگا هەموو کوردستان چوار دکتۆر عەبدولواحید زیابیایە خەڵکی ئەشاری دووسخورماتوو چوە عەمەلیات کرد لە دەرگای بەخشین جای ئەوەی کە پارەگاری وەرگرتی فەقیرم و کوڕی شەهیدم پارەیەکی پێی داوە دکتۆر عەبدولواحید یعنی ئەوان ئەم شتیان پێ قبوڵ نییە.
بەڵێ سپاس بۆ باوکی یانەس لە دۆزخورماتۆ، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان. کاگازاد لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاگازاد سڵاوی خۆی گەورەتان لێبێت. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ باشی، سەلام عەلەیکم. باشی سەلام، زۆر سپاس. کاگازاد چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ سەردانی بەخشینتان کردووە؟ گیان دەستان خۆش بێت بۆ بەرنامەکەتان، دەستخۆشی لە خەفخانی بەخشینە. بەڕاستی خەفخانەکەتان خەفخانەیەکی سەرکەوتووە، ئەو کەسانی کە چاویان پێی هەڵنایە ئاوا تانەوتە شەری لێ دەدەن. دەستان خۆش بێ. خۆ حەز نەکرد خەفخانی بەخشین لەوە گەورەتر وایە. لە بەرنامەکەی خۆتان نابینین بەڕێوەبەرەکەتە بەڕێوەبەری بەخشینیتی بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین فەرمووی وایە عەرزەکەشمان دابین کردووە کە نەخۆشخانەکە گەورەکەین و هەموو بەشەکانی تیا بکەینەوە. ئینشاءڵڵا ئەم ئیشتان بۆ بکرێ و دەست بەکار بندەی. بەڵێ بەو هیوایی کە هەموو بەشەکانی تیا بێت لە بەو هیوایی کە ئەو سەرنج و تێبینانی بەڕێستان وە هەموو ئەو سەرنجانەی دیکەش کە ئەم بەڕێزانەی پێش ئێوە خستیانە ڕوو کە بەرپرسانی بەخشین هەوڵدان جێبەجیان بکەن. بەپێی ئەو زەنێرانەی کە دەستی من کەوتووە ژمارەی یەکجار زۆر خزمەتگوزاری لێوێدا پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت، بەڵام هێشتا لە ئاستی تموحی هاوڵاتیانی هێژار و کەم دەرامەتی هەرێمی کوردستاندا نیە، بەڵکو لە پلانەکانیان بۆ داهاتوو بتوانن کە خزمەتی زیاتری ئێوەی خۆشەویست بکەن. وابزانم پەیوەندەکەی کاگازاد لە سلێمانیەوە پچڕە. ئەوین خان لە کەلارەوە لەگەڵمانە. ئەوین خان سڵاوتان لێبێت. بەڕێستان چیتان هەیە فەرموون؟ سڵاوی خوا لە ئێوەش، ئێوارەی ئێوەش. لەسەری بەرنامەکە بەڵێ نەخۆشخانەی بەخشین خزمەتێکی زۆری بە نەخۆش و کەتی تەندروستییاندووە. هیوادارم کە نەخۆشخانەی تر لە کوردستان و هاوشێوەی ئەم نەخۆشخانەیە بکرێتەوە. هەروەها کارمەندە بەڕێزەکان و دکتۆرە بەڕێزەکان دکتۆرە بەڕێزەکانی ئەم نەخۆشخانەیە و مادوورە ناسانە خۆیان کارەکانی خۆیان ئەنجام بدەن و نەخۆشخانەی ئەم نەخۆشخانەیە سودێکی زۆری بەچین هەژاران گەیاندووە. هیوادارم ئەم نەخۆشخانەیە بکرێتەوە و سودێکی زۆرتریش بە خەڵکی کوردستان بدرێت. بەڵێ هیچ تێبینی و پێشنیارێک یاخو سەرنجێکتان نییە ئەوین خان بۆ نەخۆشخانەکە؟ نەخۆشخانەکان واخوازم ئەوسایەکی زۆرتر بەخۆیان بانی لەبەرێ ئێستا زۆریشیان کردووە، بەڵام هیوادارم فەرمی ناحەزانیش سوێ دێ و هیواخوازم ئەم نەخۆشخانەیەکی گەورەتری لێ دروستێت. زۆر باشە، سپاس بۆ ئەوین خان. خوانەکە چاوی هیچ کەسێک کوێر نەبێت، چکە دوجار خوانە خواستە هەر کەسێک نەخۆش بێت دەبێ ئەگەر لە شوێنەکانی دیکە چارەسەری بۆ نەکرێت دەبێت سەردانی بەخشین بکات. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. ئەوین خان لە کەلارەوە. کە کەمال لە سەی سادقەوە لەگەڵمانە. کەمال سڵاوتان لێبێ. بەڕێستان چیتان هەیە فەرموون؟ سلام علیکم. عەلەیکە سەلام. وەڵی برای بەڕێزم جات خوات چی هەیە باسی کەم چیم بێت؟ وەڵی ئەوە نەشت هەیە هیچاکی بەخشین بەرنامەی بەخشین خەسەخانەی بەخشین باسی کەم بەخەیت و کەسەری خۆم نازان باسی کام چاکەتان بکەم، یاخوا هەر ببن یاخوا هەر بمێنن یاخوا هەر دەستان خۆش بێ. من باسی یەک چاکەی بەخشینەکەم، باسی یەک چاکەی بەرنامەی بەخشینەکەم. منیش ویستم باسی دانەیەکی لەم چاکانەی بەخشین فەرموون. وەڵی باسی وەکەم مناڵێکم نەخۆش بوو، دەوری 1,100,000 یامەتێ مناڵەکەم پێ چارەسەر کردووە. یعنی ئەمە هەر زۆر مهمە کە بێتی بەخشین کە 250 پێ نەبوو بچم بیکەم. ئەی ئەمە کەمە کاکە. سپاسی عەلی حەمە غەریبەکەم. عەلی حەمە غەریب زۆر مەمنونی هەم کە ئیسحافێکی بۆ بەبەلاش خستەتەتمان و دی بڕۆن ئیشەکەتانی جێبەجێکەن و بێنەوە. سپاس بەخوا کە کەسانی باش و کەسانی هاوسۆز و بەخەم بۆ هاوڵاتیان لەوێ وەک باز دەکەن بەرپرسی ئەوێن و خەم لە هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت دەخۆن. سپاس بۆ کاکەمال لە سەی سادق. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک ئیسماعیل لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. کاک ئیسماعیل بەڕێستان چیتان هەیە فەرموون؟ سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان. کاک ئیسماعیل بەڕێستان چیتان هەیە لەسەر بەخشین فەرموون؟ زۆر سپاس. من ئەمەوێ ئەوە بڵێم من تاکۆ ئێستا کە وەکو هاوڵاتیەک لە بەرنامەی بەخشین لە نەخۆشخانەی بەخشین یعنی هیچ سودمە نەبوو مەت بڕۆک لە 2008ەوە ئەوەی کە ئەیبینم لە بەرنامەی بەخشین لە نەخۆشخانەی بەخشین کار چەند تازە کراوەتەوە
هەمووی سوود و قازانج و گرنگ بۆ هەموو مسلمانان بەبێ جیاوازی بە تایبەتی لایەنە دینیەکانی تریش ئەگەر جایان نەبێت و من ئەڵێم ئەگەر کەسانێک کۆمەڵ نەبن یاخود عایدی خۆتان نەبن ڕەنگە لەبەر بەرنامەی بەخشین یاخود لەبەر نەخۆش خزمانی بەخشین بن بە ئێوە و ئەم زیادکردنەی ئێوەش ڕەنگە هەستەکەم و کارێکی ئەم بەرنامە و ئەم جۆرە شتانە بێ لە خۆشتانی یەکەم و شخصی خۆم هیچ پەیوەندیەکەم بە ئەساسداری و هیچ لایەنێکەوە لێ بەس تەنها لەبەر خۆ لەبەر بەرنامەی بەخشین دەنگ بە ئێوە ئەدەم و ئەمەیە بڵێم ئەوەی دەنگدا بە ئێوە ئینشەڵا لە دنیا و لە قیامەتیش قازان دەکات. بەڵێ سپاس بۆ کاک. هیوادارم بەردەوام بن و داواکارمدا دەوڵەمەندان و خێخوازان هەیە زیاتر هاوکاری بەرنامەی بەخشین و کەناڵی پەیان بکەن چونکە بەڕاستبوونە تەمینبەرێک خزمەت بە هەموو تینتێژەکان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی بڵێ ئەمە لایەنێک یاخود ئەمە سەر بە ئێمە نییە. دەمەوێت ئەم داواکاری دووارەکەمەوە لە مسلمانان بە هەموو شوێنێک هاوکارتان بن. بەڵێ سپاس بۆ کاک ئیسماعیل لە چەمچەماڵی خۆشەویستەوە. سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان کاک موسا لە داقووقەوە لەگەڵمانە. کاک موسا سڵاوی خۆی گەورەتان لەبێت بەڕێستان چیتان هەیە فەرموون. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک موسا. بەڕێستان چیتان هەیە لەسەر بەخشین فەرموون. وڵای مامۆستاگیان لەوە زیاتر منێکەوە دەستخۆشیەم بەرنامە پیرۆزەتان لێ بکەم و هیوادارم خۆی پەروەردگار بەرەکەت بگاتە تەمەن و ماڵ و مناڵی ئەو کەسانی کەەوە هەڵەسن بە خزمەتکردی ئەم بەرنامەی و هیچی ترم نیە لەوە زیاتر. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ کاک موسا لە داخووقەوە. تەمەنا دەکەین کە دوعاکەشتان جێگەی خۆی بگرێت. بەڕێزان دەبێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە سۆشیال میدیا داتانەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێستان. هاوکارانم دەڵێن کاک عەبدولقادر لە قەرەداخەوە لەگەڵمانە. کاک عەبدولقادر بەڕێستان چیتان هەیە سڵاوی خۆی گەورەتان لێبێت فەرموون. سڵاوی خوا لە جەناب بوێت لە کەناڵی پەیام لە کەناڵی بەخشین کە بەخشندەی خۆی دەبڕی لە هەموو کوردستاناوە بدانم بوو بە سمبولێک بە کوێرایی چای ئەو کەسانن کە ناحەزانی ئیسلام ئەو بەرامبەر بۆ کەناڵە جوانە بەخشن بەڕاستی ئەوە شتێکی نایاتاییاگە من دەستخۆشیتان لێ شتێکم نییە بەس سەربازی دنیا و قیامەت لای خوای گەورەیە. بەڵێ خوا سەربەستەکە بۆ دنیا و قیامەت نمونەتان زیادە ئینشاءڵڵا و کارمەندانی کەناڵی بەخشینیش یەک بەیەکیان دەستیان ماچەکەم چای یەک بێکیان ماچەکەم بۆ ئەوانەی خوشکن ئەوانەی تیژیان هەردرام ئینشاءڵڵا. دەستخۆشی دەبڕێتەکەم و سپاس بۆ ئێوە کاک عەبدولقادر لە کەناڵی خۆشەویستەوە. سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێزیشتان. بەڕێزان باوکی محەممەد لێکەوە لەگەڵمانە لە پیرەمەگرونی خۆشەویستەوە لەگەڵمانە. باوکی محەممەد بەڕێستان چیتان هەیە لەسەر بەخشین سەردانی ئەم نەخۆشخانەیەتان کردووە و چیتان بینیوە لەوێ؟ السلام علیکم. عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵاه. باشی براکەم چاچی. زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی محەممەد. وڵای ئێمە سەردانی ئەو خزخانەیەمان کردووە دەستخۆشیتان لێ دەگەین قسە زۆرە هەموو قسەیەت ناتوانم لە دەرفەتی چەند دقەیەکە ئەمە بوو قسەیە دەربڕم بەس وەکو خۆم دەستخۆشیتان لێ دەکەم ئیتر ئومێدم وایە پشت بەخوای گەورە لە زۆربەی شوێنەکان کە پێویستە ئیتر بەو شێوەیە خزخانەی بەخشین هەبێ. بەڕاستی ئیتر ئەگەر هەر باسی بەخشین بکەین باسی بەرنامەی بەخشین بکەین باسی کەناڵی پەیام بکەین ئەوە قسە زۆر هەڵدەگرێ و ئیتر نمونەی جوانیان پیشانداوە لە هەموو ڕوویەکانەوە. من وەکو خۆم بەدڵ دەستخۆشیتان لێ دەکەم لەسەرەوە هەتا خوارەوە دوعای خێرتان بۆ دەکەم بەدڵ لەگەڵتانی. ئیتر ئومێدمان وایە پشت بەخوای گەورە ئیتر نمونەی خێر بن لە هەموو شوێنەکان. بەڵێکی باواتان هەبێ ئەم خزمەتە بگا بە هەموو شوێنێک. نمونەی ئێوە دکتۆر عەبدولواحیدە ئیتر بۆ خۆمان سەردانمان کردو هەر قابیلە بشێ لای و قسەی لەگەڵ بکەی و سەردانی بکەیت. بەڕاستی قسە زۆرە ئیتر دڵمان پڕ لە قسەی جوان و خۆشە بەس ئیتر لەوانەی لەم چەند دقەدا نەتوانم ئەم هەموو قسەی دەربڕم بۆتان. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە پیرەمەگرونەوە. سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. بەڕێزان دەمەوێ ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بدەم بە هاوکاری ئێوە. کاک فارس سەرکانی دەڵێت بە سوودە بۆ فەقیران و خوا سەرکەوتویان بکات. ترێ عەبدوڵڵا دەڵێ هیوادارم حەزبەکانی دیکەش چاولەوان بکەن و دوو نەخۆشخانەی ئاوها دروست بکەن. وریا سدیق دەڵێ ئەگەر کوردستان دوو نەخۆشخانەی وەکو بەخشینی تێدا بووایە حاڵمان بەم شێوەی ئێستا نەدەبوو.
بەڵێ شوانە شوانی دەڵێت زۆر بەمان قەرزداری بەخشینین. ڕێبان عوسمان دەڵێ هەر کارێکی خۆبەخشی لە خزمەتی گشتیدا بێت پێویستە پاڵپشتی بکرێت، نمونەی وەکو بەخشین. بەڕێزان ئەمانەی کە تاوەکو ئێستا من تێگەیشتوم بەر لەوەی کە ئەم پەیوەندیە وەربگرم ئەوەی کە زۆربەی ئێوە کە سوودتان لە نەخۆشخانەی بەخشین وەرنەگرتووە لە بەشێک لە قەزا و ناحەکانی هەرێمی کوردستانن یاخود لە هەندێک لەو پارێزگانی کە ئۆفیسی بەخشینیان لێ نییە و ئەم نەخۆشخانەی نەکراوەوە پێشنیار دەکەن کە بەرپرسانی ئەم پرۆژەیە کە لەق لەو شوێنانەش بکەنەوە. تەمە نادەکەین کە بەرپرسانی ئەم نەخۆشخانەیەوە بەگشتی بەرپرسی دەستگای بەخشین بیر لەوە بکەنەوە کە لە زۆرێک لە قەزا و ناحەکان بیر لە دروستکردنی ئەم نەخۆشخانەیە بکەنەوە بۆی کە وڵاتیانی هەژار و کەم دەرامەت خزمەتی باشی لێوەربگرن. ئاسیاخان لە سلێمانیەوە لەگەڵمانە. ئاسیاخان فەرموو. دەستخۆشی و تەوەرێن لێکم کاکارجان. زۆر سپاس بۆ وەڕێستان ئاسیاخان. لەسەر بەخشین چیتان هەیە فەرموون. هیوادارم هەمیشە بەردەوام بن نمونەی خەستخانەی بەخشین هەمیشە بەردەوام بێت لە گشت شوێنەکان بۆ گشت کەسێک هەبێت کە ئێمە ئەبیستی ئاگادارین کە تەنێک خەڵک سوودمەندە لەم پرۆژەیە و لە بەرنامەکە خۆی و جا بگات بە نەخۆشخانەکە دوعا و نزای بەردەوامیتان بۆ بکەین لە بەڕێوەبەرەوە هەتا کارگوزارێک و هەتا بچووکترین کەس کە دەستی لەو پرۆژەیە هەیە. زۆر باشە. چیتان بینیوە لە بەخشین کە سەردانتان کردوێت ئاسیاخان کە جێگەی تێبینی بێت وەکو کەم و کوڕی بۆی کە بەرپرسانی بەخشین کە گوێبیستی ئەم بەرنامەیە بن یاخود بینەری ئەم بەرنامەیە بن بتوانن چاکی بکەن؟ وەڵا بەڕای من کاکارزانی کەسانێک ئەو نەخۆشخانەیە بەڕێوا بن کە بیریان لە هەموو لایەنێکی سوود بەخشین بە خەڵک کردوتەوە و هیچ کەم و کوڕێکی ئەو تویتیان نابین بێت و بەڵێ بەڵێ دەستان خۆش بێ چەندین بەشی ناوازە و سەرنجڕاکێش لەو کات. بەڵێ دەستان خۆش بێ ئاسیاخان لە شاری سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک محەممەد لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک محەممەد بەڕێستان چیتان هەیە فەرمۆن. سلام علیکم. عەلەیکە سەلام وەڕەحمەت الله. بەرنامەی بەخشین و نەخۆشخانەی بەخشین بەڕێزم ئەو پرۆژە خەیریە کە خەڵک بۆ خۆی دایناوە کە خەڵک بۆ خۆی ئەوێ بە پرۆژە جوانەکانیەوە خزمەتێکی جوانی میلەتەکەی بکە. ڕاستە ینی ئەو بەرنامەی بەخشین و ڕاستە نەخۆشخانەی بەخشین کۆمەڵی ئیسلامی سەرپەرشتی دەکا و پرۆژەیەکی جوانی ئەوانن. بەڵام لە هەمان کاتیشدان ینی ئەو پرۆژەیە لە ئەوانەوە بۆ ئەوانەوەی لە میلەتەوە بۆ میلەتە بووە. کەواتە نەخۆشخانەی بەخشین یەکێکە لە پرۆژە خەیریەکانی پرۆژە تاکسازیەکانی هاوڵاتیان خودی خۆیان دەوروبەری ئەو خەڵکە هەژارە کەم دەرامەتەی لەو قەیرانە چەند ساڵەیدا کەوا کلینیکەکانی لە هەڵەبجە و لە هەرار و لە چەمچەماڵ و لە شوێنەکانی دیکە هەن ئەم کلینیکیانە وای کردووە کە خەڵکی کەم دەرامەت وای کردووە کە خەڵکی بێدەرەتان وای کردووە کە خەڵکێک کە نەیبێت دەرمان بکڕێ کە نەیبێت پارەی سوڵەی دکتۆر بدات کەوا نەیبێت پارەی ئەیادەکانی خۆی بدات وای کردووە کە ئەو خەڵکە بوێتە هیوایەک بێتە فریادڕاستێک بۆ ئەو میلەتە کەواتە تەنها و تەنها دەستخۆشی و سوپاس بۆ ئەو نەخۆشخانە و کلینیکیانە و هەروە هیواداریشی لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە کە کلینیکی و نەخۆشخانەی بەخشینی وای بۆی میلەتەکەمان ئاهێکی بەبەردابێتەوە بۆی میلەتەکەمان ئەوانەی فەقیرن هەژارن دڵیان پێی خۆش بێ. بەڵام ئەگەر خەڵکێک بیاوێ ڕخنە بگرێت لە ئادای کاری بیاوێ بە چاوێشی حیزبیانە تەماشای بکە با پرۆژەی جوانتر بێنێتەکایەوە ئەو دەمای ڕخنە لە بەرنامەی بەخشین و لە نەخۆشخانەی بەخشین بگرێت. وەکو کۆمەڵە نووسەرێک کۆمەڵە نووسەرێکی بەکرێگیرا و کە ئەیانەوێت لە بەرنامەی بەخشین و لە کەناڵی بەخشین و کەناڵی پەیام بدەن ئەوانە ئینسانی چەپوک و چەپەڵ و بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە ڕانیەوە. سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان. هەندێک لە وڵاتیانی دیکە لەسەر هێڵی پەیوەندین دەمەوێت ئەوانی شوەر بگرمەوە کات بەشی ئەوانیش بکە. سپاس بۆ ئێوەی خۆشەویست لە ڕانیەوە.
کاک ئەحمەد لە بانی خێڵانەوە لەگەڵمانە. کاک ئەحمەد فەرموون. شلونی باشیت؟ حاجی باشە. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک ئەحمەد. بەڕێستان چیتان هەیە لەسەر بەخشین فەرموون. تەواو هەیە بۆتان بۆ دەستگاکەتان بۆ نەخۆشخانەکەتان. زۆر سپاس بۆ ئێوە. چیتان هەیە کاک ئەحمەد، چیتان بینیوە لە کاتی سەردانیکردنی بەخشین کە سەردانتان کردبێت وەکو کەم و کوڕی کە بۆی لە داهاتوودا باشتر بکرێت؟ وەڵای ئەوەی من بدانم هەرگارە ڕۆیشتی نێمە هەر سەردانی بەخشینمان کردە زۆر ڕێک و پێک و دوای ئەوە هەموو جارێکیش ئێمە لەبەر قسەی دێن لەوێ نانەخۆین. زۆر باشە. خزمەتێکی چاکی خەڵکەکەن و شتێکی هەرزانباییە و دوایەوە خەڵک تاکێ فەقیرە و دەستی لاڕوە. بەڵێ. کاک ئەحمەد بۆنەی بەخشینیش وە من لەمەوە پێش ڕەرمدا بۆ حیزبەکانی تر بەسکی تر لە ئیتالا ڕێدەم بۆ پەیام. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە بانی خێڵانەوە. سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. باوکی پەروە لەگەڵمانە. باوکی پەروە فەرموون. سلام علیکم براکەم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. باوکی پەروە بەڕێستان چیتان هەیە لەسەر بەخشین؟ چیتان بینیوە لە کاتی سەردانکردنی ئەم دەستگایە وەکو کەم و کوڕی بۆی کە لە داهاتوودا باشتر بکرێت و لانە باشەکانی لە چیشدا دەبینەوە؟ وەڵا برا جوانەکەم ئەلحەمدوللا خزمەتگوزارێکی جوانە بۆ هاوڵاتیان بۆ خەڵکی کەم دەرامەت. زۆر باشە. هیچتان نەبینیوە باوکی پەروە؟ بینیەکەم لەسەرە و بەشەی هەڵەبجە ئەو کۆمەلگای هەڵەبجە. بەڵێ. کە کۆمەڵێ بەشی تیان نییە وەکو بەشی مناڵان ئەمانیتر ئەشیاعی تەنووری ئەمانە کۆمەڵی هاوڵاتی ڕۆژانە تەلەفۆنەکەن ئەو تێبینیانەیە ئەگەر ئەوش بکرێ ئیشەڵا وەکو تێبینی ئیشەڵا بەڵێ بگیرێ. هیوادارین کە تێبینیەکانی بەڕێستان بە هەند وەربگیرێن و ئەم باشانە لە بەشی هەڵەبجەشدا بکرێنەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێزیشتان. باوکی پەروە ڕۆیداخان لە کوێوە لەگەڵمانە هاوکارانم لە کەلارەوە لەگەڵمانە. فەرموو ڕۆیداخان. سڵاو لێبێ. سڵاوی خوای گەورە لە ئێوە ڕۆیداخان فەرموون. ئەمەوێ خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەی بەخشین بە باشی و بە چاکی بخەڵک سەنگێرم. زۆر باشە فەرموون. بەڕاستی دەستخۆشی لە نەخۆشخانەی بەخشینەکەم لەسەر دەم دکتۆرەکانی. بەڵێ فەرموون بەردەوام بن. لە ستافەکەی بەڕاستی خزمەتێکی باشیان بە ناوچەی گەرمیان گەیاندووە. زۆر باشە. چیتان بینیوە کە وەستان بکەم بەڕاستی نازانم. زۆر باشە. ڕۆیداخان چیتان بینیوە لەوێ کە حەز بکەن کەم و کوڕی تێدا بێ یاخود نەخز بێ یاخود پێشنیارێک بۆی کە لە داهاتوودا نەخۆشخانەکە باشتر بکرێت وە هاوڵاتیان زیاتر ئاسوودە بن کاتێک سەردانی دەکەن؟ بەڕاستی ئەو ستافەی کە لە بەخشینە ئیشەکەن ماندوونە ناسانە یعنی نازانم بە بەردەوامی لە خۆششان هەوڵی ماندووبوون زۆر ئەدەن. بەڕاستی تا سعات 11 شەو 12 شەو لەگەڵ ئەم نەخۆشانە زۆر بە بەردەوامی ماندووبوون بە بەردەوامی ینی پێشوازەیەکان لێکن. نازانم ئەم نەخۆشە هەر لە خۆیەوە هەستەکە کە نەخۆش نییە ینی نەخۆشەکەی لەبیرە چێتەوە. زۆر باشە. سپاس بۆ ڕۆیداخان لە کەلارەوە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان. کاگی دریس کۆتا پەیوەندیە ماڵخەی بەرنامەی دوانگەی خەڵکە لە هەولێری خۆشەویستەوە. کاگی دریس سڵاوی خوای گەورەتان لێبێت. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. کاکە بەنسبەت خزمەتگوزاریانی نەخۆشخانەی بەخشین بەڕاستی ئەوەی سیفاتی جوان و ڕێک و پێکە لەو خستەخانەیە دەبینێت لە نەخۆشخانەیە دەبینێت. بەڕاستی پێشکاتان چیە کاگی دریس؟ ئەوەی شتی جوانە لەوێ دەبینێت هەموو سیفاتی بە هەموو ستافەکانی زۆر ڕێک پێکەن خوا ئامادەرێژیانگە خوا دەستمەنیانەوە بگرێت. بەڵێ چ پێشنیارێکتان هەیە بۆی کە ئیشەکان باشتر بڕۆن بەڕێوە بۆی کە هاوڵاتیانی زیاتر سوودی لێ ببینن؟ وەڵای ئەگەر ڕێکلانی زیاتری لێ بکەن چ لەوانەیە ئەم خەڵکێک نەزانیتن. بەڵێ
بەڵێ سوپاس بۆ سەرنج و تێبینەکانی کاگی دریست لە هەولێر. بەڕێزان ئەوەی لە کۆی پەیوەندیەکان لە کۆی سەرنج و تێبینەکانی ئەوەی خۆشەویست بەدیم کرد و بیستم ئەوەیە کە بەگشتی دەستخۆشیتان هەیە لەم پرۆژەیەوە تەمەنا دەکەن کە ئەم پرۆژەیە بەردەوام بێت و بەرفراوانتر بکرێت لەو قەزا و ناحیانەش بکرێتەوە کە تاوەکو ئێستا ئۆفیسی بەخشین یاخود نەخۆشخانەی بەخشینی لێ نەکراوەتەوە بۆی هاوڵاتیانی هەژار و نەدار و کەم دەرامەت بە تایبەت دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە لە قەزا و ناحیەکان کە ژمارەیەکی زۆر زیاتری خەڵکانی هەژار لەو شوێنانە دەژین بەرپرسانی بەخشین بیر لەوە بکەنەوە کە ئۆفیسەکانیان یاخود نەخۆشخانەکانیان بنکەکانیان لەوێش بکەنەوە بۆی کە بەگشتی هاوڵاتیان زیاتر سوودمەند ببن و ڕەچاوی باری دارایی هاوڵاتیان بکرێت بە تایبەت لەم خەیرانە زیاتر ڕەچاویان بکرێت و خزمەتی باشتر بە هاوڵاتیان بکەن تا بێگەیشتنەوە لە ئەڵلقەیەکی دیکەی دوانگەی خەڵک لەسەر تەوەرەیەکی دیکە هەموو لاکتان بەخوا دەسپێرم خواتان لەگەڵ.